دوای 26 کاتژمێر لە ڕێکەوتنی سیاسی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان دوجار مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا وەڵامی ڕێکەوتنەکەی دایەوە و تێیدا ڕخنەی لە یەکێتی گرتووە و هەڵوێستیشی بەرامبەر گۆڕان نەگۆڕاوە. دوای ئەوەی مەکتەبی سیاسی پارتی بە سەرپەرشتی بارزانی کۆبووە لە ڕاگەندراوی کۆبوونەوەکەدا ئاماژە بۆ ئەوە کراوە هەمیشە پارتی ڕابۆچوونی وا بووە کە ڕێکەوتن لە لێوان لایەنە سیاسیەکان کارێکی ئاساییە نەخاسمە ئەگەر لە پێناو بەرژەوەندی گەلی کوردستان و یەکڕیزی هێزەکانی و نێهێشتی ناکۆکیەکان بێت نەک بۆ جایەتی لایەنێکی تر و گەورەترکردنی و ئەو کلێنانە بێ کە هەن ڕاشی گەیاندووە بنەما و خاڵەکانی هیچ ڕێکەوتنامەیەک لە نێوان دوو حزب بگرە زیاتر لە دوو حزبیش لەلایەن پارتیەوە بە بنەمای بەڕێوەبردننی پرۆسی سیاسی و یاسایی و ئیداری لە هەرێمدا نانرێن. هەروەها پارتی ئاماژی بۆ ئەوش کردووە لە ڕێکەوتنەکەی نێوان گۆڕان و یەکێتیدا ڕەچاوی هەوڵێک دەکرێت بۆ فراوانکردنی ناکۆکیە ناخۆیەکان کە خزمەتی چارەسەرکردنی کێشە و گرفتە چەقبەسوەکان ناکات بەڵکو بەرەو دۆخە نەخوازراوەکانی جارانیان دەباتەوە. لە هەمان کاتدا ڕێگرتنە لە یەکێتی بوو هەبوونی هەڵوێستێکی جیاواز لە گۆڕان کە بەرەو ئاڵۆزی و توندڕەوی زیاتر دەچێت. بەڵام بە پێچەوانەی ڕاگەندراوەکەی پارتی بەرپرسانی گۆڕان و یەکێتی لە کاتی ئیمزاکردنی ڕێکەوتنەکەی نێوانیان ئاماژەیان بۆ ئەوە کرد ڕێکەوتنەکە بۆ جایەتیکردنی پارتی نییە و بەڵکو بە وتەی ئەوان هەوڵێکە بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم. ئەم ڕێکەوتنە بۆ یەکخستنی ماڵی کووردە بۆ کۆکردنەوەی هەموو لایەکە لە هاوکات پارتی لە بەشێکی تری ڕاگەندراوەکەدا ئاماژی بۆ ئەوش کردووە یەکێتی بەبێ هیچ جۆرە ڕەچاوکردنیەکی هاوپەیمانی و ڕێکەوتنی استراتیژی و هاوبەشی لە بەڕێوەبردننی کوردستاندا لەگەڵ پارتی و بەبێ هیچ جۆرە گفتوگۆ و ئاگادارکردنەوەیکی پارتی خۆی خستە ناو ڕێکەوتنێک لەگەڵ لایەنێکدا کە کێشەیەکی سیاسی لەگەڵ پارتی دروست کردو و خۆی گەیاندە لێواری بوونە بەشێکی ئەو کێشەیە ئەویش بە پێچەوانەی ماوەی ڕابردوو کە یەکێتی لەگەڵ پارتیدا هاوکار بوون بۆ چارەسەری کێشەکان. پارتی دەشڵێت جگە لە ئیرادەی گەل هیچ ئیرادەیەکی تر قبوڵ ناکەن و ئەزمموی ڕابردووش دەری خستووە کە بەبێ پارتی ئیداری هەرێم ئەستەما. لە هەمان کاتدا پارتی ئەوەشی خستوەتە ڕوو بە هەستیاریەوە لە دۆخی ئێستای کوردستان دەڕوانێت و بە هیچ شێوەیەک ڕێگا بە هیچ هەوڵێک نادات بۆ تێکدانی سەقامگیری ئیداری و سیاسی و ئاسایش و لاوازکردنی ئیرادە و خۆڕاگری پێشمەرگە. بۆیە پارتی سوورە لەسەر ئەوەی کە خوێنی پێشمەرگە لە پێناو ئازادیدا نابێ بە فیڕۆ بدرێت و دەبێ گەلی کوردستان لە ڕێگەیەکی ڕەوا و یاسایی وەک ریفراندۆم ئیرادەکەی پیشانی هەموو جیان بدات. محەممەد نەجیب NRT